ژیانی سیاسی دکتۆر مکەڕەم تاڵەبانی چۆن دەستی پێ کرد؟ لەو وەختەیە کە من ڕۆیشتم ئیزراب کرێکاران نەوت ڕوویدا بوو. ئەو وەختی با بڵێن کە بڕیاری لە سێدارەدان بۆ هاوڕەفات و هاوڕێکانی دەرچوو. تو لەو جەلسەیە ئامادە بووی یعنی هاوڕەفات چاڵ وێستیشیە بوو لەو کاتە. حزب شیوعی لە 110 منتەخەبسانەوی 105 وەرگرت. زیندانەکانی ڕژەمێک لە دواییەکانی عێراق بە بەردەوام زۆرترین زیندانی شوعیەکانی تێدا بووە. هاوڕەفات لە ئیفادەکەی هاوتی من لە پێشەوەی شیوعی بووم یەکێ بووم لە نیشتمان پەروەران. لە ساڵی 46 یەکەم پەیوەندی تو بە کە پەیوەندی دەکەی بە شێوەی فەرمی لەگەڵ حزبی شوعیدا لە ڕێگای هاوڕەفاتەوە دەبێت. کۆمەڵەیەکماندا مەزراند بە ناو کۆمەڵەی دارکرد.